هەرچەندە نزیکەی مانگێکە وەزارەتی پەروەردە ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12ی ئامادەیی ڕاگەیاندووە، بەڵام تا ئێستا نمرەی 84 خوێندکاری سنووری ڕانیە کە ئەفسەر و پلەدارن لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس ئاشکرا نەکراوە. ئەو خوێندکارانە ئاماژە بۆ دەکەن بە پاساوی تێبینی لەسەر چۆنیەتی تاقیکردنەوەکانیان نمرەکانیان ناگەڕێندرێتەوە. بە هۆکارێکی نادیار نمرەکانمان ڕاگیرەوە و پێیان ڕاگەیاندین کە 84 خوێندکارەکەمان لە خولی یەکەم بە کەوتوو ئەژمار کراوین، دەبێت لە خولی دووەم تاقیکردنەوە بکەینەوە. ئەوە لە کاتێکدا بەشێک لە خوێندکارانی خوێندنگاکانی تر کە لە هۆڵەکانی ئێمە بوون نمرەکانیان ڕاگەندراوە. ئێمە زۆر دڵنیاین لە ئاسایی و یاسایی بەڕێوەچوونی ڕۆژانی تاقیکردنەوە لە هۆڵەکانی ئێمەی لێبووین. پێشتر ئەم خوێندکارانە لە خوێندنگای ئامادەی تێکۆشەری ئێواران لە ڕانیا خوێندویانە کە بە خوێندنگای ئەفسەران ناسراوە. لە کاتی تاقیکردنەوەکان لەگەڵ هەردوو خوێندنگای ئامادەی 5 ئازار و کێوەڕەش تێکەڵاو کرابوون. خوێندکارانی ئەو دوو خوێندنگەیەش ڕاگەیاندنی نمرەکانیان بۆ ماوەیەک دواکەوت، بەڵام لە یەکێم مانگەوە نمرەکانیان وەرگرتووە. ئامادەنین تاقیکردنەوە ئەنجام بدەینەوە لەبەر ئەوەی هەست بە هەڵەیەکی یاسایی ناکەین. پێمان وایە شتەکە بە شخصیە، پێمان وایە شتێکی تایبەتیە، شتێکی دەتوانن بڵێم سیاسیە. ئەگەر نا هیچ شتێکی یاسایی نابینین دەتوانن لە ڕووی یاساوە لیژنەیەکی یاساییمان بۆ پێک بێنن، بۆ ئێمە بەرپرسیار دەبین لە بەرامبەر یاسا ئەگەر هەڵەیەکمانە بوو. ئەگەر نەمان بوو ئەوە دەبێت نمرەکانمان بۆ بجێڕنەوە و حەقی خۆمانەوە. بەڕێوەبەری پەروەردەی ڕانیە دەڵێت داواکاری ئەو خوێندکارانە پەیوەندی بە وەزارەتی پەروەردەوە هەیە. ئێنارتیش چەند جارێک پەیوەندی کرد بە وەزارەتی پەروەردەوە، بەڵام ئامادە نەبوون لەسەر ئەو پرسە هیچ قسەیەک بکەن. ژمارەیەک لە خوێندکارانی دوانەوەنی تێکۆشانی ئێواران سەدانی ئێمەیان کرد و دەقی داواکاریەکەی ئێوەمان بەرز کردێتەوە بۆ بەڕێوەبەری گشتی سلێمانی بڕیاری وایەکەوە سبەینێ بەڕێوەبەری گشتی کۆبوونەوە لە وەزارە لەسەر ئەم مەسەلەیە بکات. لە کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی ئەم ساڵی پۆلی 12ی ئامادەی دانگۆی دزەپێکردنی هەندێک لە پرسیارەکان بڵاو بوو و وەزارەتی پەروەردەش دانی بەوەدانا لە سنووری پەروەردەی ڕانیە حاڵەتێک تۆمار کراوە، بەڵام کەمترین کەس لی سوودمەند بووە. هەنگاو محەممەد ئێنارتی، ڕانیە.